وڵامی ئەو دەسەڵاتدارە ئەگەر داتەوە لە هەڵەبجە هەمیشە لە ڕێگادا بوو بۆ عیلم و معریفەت و خوێندن چەند شوێن گەڕاوە وەک دەگا شێخان، شنۆلاجان، دۆڵکانە سەنگان ناوبانگی لە نێو کۆمەڵگەی کوردیدا هەیە. هەڵوێستەکان بەنامی خۆی گەورەی خێرامای تاکەروونە دەستاوەش بۆنە و ماڵسە مەلا حەسەن دزڵی بەڕاستی خاوەن کەسایەتیەوە زانستی واشمی علومی ئیسلامی زانستی شەرعینە فرە کەسایەتیەوە گەورە بیان خاوەن کەسایەتیە گەورە بیان پێگەوە باڵاش بیان هەرا پێگەی شێ بیان کە وێچە چنە چەنی ئاستا عیلمێکیش ئەوداڵ و زانست و زانیاری تا ئەخیر جار یاوەنە ملۆ بەغاو تەبیعی ملۆ ئەزهەر و چاگەشە بە نەک بە واشمی طالب العلم شونە و دەستگوستە و عیلمیرە بەڵکو بۆ بە ماوەسا واگەی شاگە دەرزماژە و خەڵک فێرکەرۆنە فێر و زانست و زانیاریشکەرۆنە ئینە ینی ئەنەوە پێ بەرزۆ کە ماوەسا مەلا حەسەن و دزەڵێ بە ڕەحمەت بوونە خاوەن کەسایەتیەوە بەرز و باڵا بیان زانستی ئیسلامینە و زانستی عیلمینە چەندیانێشە لایەنە کۆمەڵایەتێکەش فەرامۆژ نەکردن خاوەن پێگەوە کۆمەڵایەتی بەرز بیان بە بەردەوامی ینی زانکۆ وەچمینە ئەزهەریش دانۆ دما ئەمانە پێگەی و شێگەلوان بەسەر دەگایەکە هەورامانیەوە بە تایبەتیش دسڵیانە خزمەت و خەڵکیشکردن و حجرە نە دەرجواتەوە بە تەلەبا و دەگیەکی و خەڵک و دەگێ و مزگی و میحراب و جومعە و ئیمامەت و تاکۆتایی وە کێشە و کاروبارە کۆمەڵایەتێکە خەڵکینە هاوکاریەوە بیان پیانێ ئینی هەم لایەن زانستیەکەش و هەم لایەنە کۆمەڵەش ئەنەوە پەراماچوو کە ئاست و پێگە و زانستی وە کۆمەڵاتی ماوەسا مەلا حەسەن دزڵی چەندە بەرز و باڵا بێن. ناوم دکتۆر ڕەزوانی ئەڵام پێیە ماوەسام لە زانکۆی هەڵەبجە ماوەسا مەلا حەسەن کوڕی مەلا محەممەدی کوڕی حەمە ڕەزایە لە گوندی وەیسیای سەر بە ناوچەی هەورامانی تەخت لەدایک بووە بنەماڵەکان بنەماڵەیەکی دیاری ئاین پەروەری کۆنی ناوچەی هەورامانی تەختن کە ناساون بە بنەماڵی مەردۆخیەکان کە ماوەسا مەلا حەسەنی دزڵی لە ساڵی 1950 زاینی لەدایک دەبێ کە هۆش ئەکاتەوە فامپەیە ئەکا ئەچێتە لای باوکی دەست بە خوێندن ئەکا دەست بە خوێنی شەریعە ئەکا وردە و دەچێتە نێو قۆناغەکانی خوێنی شەریعەوە و دوای باوکی دەنرێتە لای مامۆسایەکی دیار لە گوندی دەگا شێخانی ڕۆژهەڵاتی کوردستان زانستەکانی کەلام مەنتیق نەحوو سەرف ئەخوێنێ و دواتریش هەر بۆ خوێندن ڕۆ دەکاتە ناوچەکانی موکریان لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە تایبەتی لە شنە و لاوجان و دۆڵکان و سنگانە و دواتریش دێتە باشووری کوردستانی ئێستا و دەچێتە ناوچەی هەولێر و من ناوچەی بارزان بۆ خوێندن بەڵام بۆ مەلایی زیاتر لە گوندەکانی بانیشار گوندی هانەی قوڵ و لە کۆتایی ژیانیشدا لە گوندی دزڵی ماوەسای ئاینی بووە ماوەسا مەلا حەسەنی دزڵی لەو سەردەمەدا کە ماوەسای ئاینی بووە لە گوندی بانیشار و لە گوندی هانەی قوڵ دەسەڵاتداریەتی ئینگلیز لە هەڵەبجەدا تەڕاتێنیان کردووە حکمی ناوچەکەیان کردووە لەو سەردەمەدا یەکێ لە دەربارەکانی دەسەڵاتی ئینگلیز لە هەڵەبجە دەسەڵاتدار ئەبێ نامەیەک ئەنێرە بە ماوەسا مەلا حەسەنی دزڵی کە تۆ پیاوێکی دیاری پیاوێکی بەناوبانگی و پیاوێکی فەقیر و پیاوێکی هەژاریشی بۆ ئەوی لەم کولە مەرگی ڕزگارت ببێ وەرە لەگەڵ ئێمەدا هاوکار بە و هاوکاری دەسەڵاتداریەتی ئینگلیزەکانیش بکە ماوەسا مەلا حەسەنی دزڵیش لەبەر ئەوەی کە خاک دۆست و خەڵک دۆست بووە خۆی گیانە کردوێتەوە لە خەڵکی هەر ویستویەتی بە ژیانێکی سادە لەگەڵ خەڵکەکەی خۆی دابژی. بسم الله الرحمن الرحیم الحمد لله رب العالمین من مامۆسا عەبدولمەلیک سەرگەتی ئیمام و خەتیبی مزگەوتی ئیمامی موسلیم لە خورماڵ مامۆسا مەلا حەسەنی دزڵی یەکێکە لەو شاکارانە لەو قەڵەمە بڕشتانە لە هەورامانەوە تیشکی خۆری بەرکەوت و چووە جامعەی ئەزهەر ئەم پیاوە بەڕێزە پارە و مەنسەب و حاکم تەسیری تێ نەکرد 9 ساڵ لە ئەزهەرە ئەبێ ئەمێنێتەوە دوایی خەو ئەبینێ بەدایکەوە لە ئەزهەرەوە دوای 9 ساڵ دوای تەکلیفی لێ ئەکەن مامۆسا مەلا حەسەن مەڕۆرەوە بۆ دزڵی بۆ هەورامان ئەوی ژەڵێ وەڵی من بستەخاکێکی کوردستان بەگشتی و بە هەورامان بە تایبەتی ناگۆڕمە بۆ هەموو دنیا بۆیە ئەڵێ من هەڵۆی بەرزی داڵانیم هەرگیز وەک قەڵاو ناکەومە چینە مامۆسا مەلا حەسەن سەفەرێکیان لەگەڵ حاکمی بەغا ئەبێ بە مشتومڕیان کاتێک کە مشتومڕەکەتەوە بێ ئەڵێ مەلا حەسەن وەڵایی بەڕاستی تۆ شاکارێکی نمونەی دکتۆر مسەفای زەڵمی پێش ئەوە دوایی حاکمەکە داوا لە مامۆسا حەسەن دزڵی ئەکاشتێ وەرگێ لە مەنسەبی بەغا ئەویش ئەڵێ وەڵی من هیچم ناوێ
لە مەنسەبا بەس بۆ ئەوە هاتووم کە بزانم ئێمە لە کوردستانەوە قەڵەمێکی شاکار ئەوەی کە خزمەتی نەحو و سەرف و فیق و شەرعی کردبێ لە کوردستانە یەکێ لەو کەسانە مامۆستا مەلا حەسەنی دزڵ بووە بۆیە دەزانێ بەڕووی حاکمی بەغاوە یێتەوە بۆ هەورامان لەوێ لەگەڵ دایکیا تا کۆچی دوایی فەوتەکە و ئەڕواتەوە بارەگای خوای گەورە موفەقی کا بەڕاستی ئێمەش نمونەیەکی شاکار بین لە ژیانی مامۆستا حەسەنی دزڵی منە 20 ساڵی بوو ئیسا قسەش بکشینەوە و ئای جاهانی قسی دیڵنێەوە پێیە مەکردانە ئاواجێ مەڵاسەن بە زاوڵەی دوان شەن و عیلمی لە پێی میسری وەختە ئامان و تاران خان جوان زیندان بیان خانزەی و خان زیانش تارانەی ئاانی خان واتەنشا پێوە چینۆجانە هەورامینە تارانجا قاوەخانەنی زیایز ملومی و مەڵا هەسەنە فەرماوە مەڵا هەسەن چی پێسەڵ سەلامەت مەچۆ تۆ کینی مەچۆ من خانی دزڵێنە زەی ئەوی گوێژ ئاشکرا مەکەرە پینەی ناڕۆشەوە ماچۆ واتش مشناسو مەڵا